کاتتان باش. هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی لە بەردەم دوو هەڵبژاردننی چارەنووسسازدان یەکێکیان لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان و ئەوی دیکەشیان لە ناوخۆی هەرێمی کوردستان. لە دۆخێکی لەم شێوەیەدا لایەنە سیاسیەکان لە جوڵە ناکەون، مێزی کۆبوونەوەکان چۆڵ نابن و مایکی بەردەم بەرپرسانیش بەردەوام کراوە دەبن. ئەمە جگە لە دەرکردنی ناوبەناوی ڕاگەیەنرا و نیشاندانی هەڵوێستی سیاسی. جوڵەکانی یەکێتی و پارتی زۆرترین پانتاییان لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا داگیر کردووە. ئەمەیان بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دوو ڕکابەری دێرینی یەکترن و زیاتر لە 30 ساڵی حکومڕانی کوردیشدا هەر خۆیان هاوبەشی سەرەکی بوون لە حکوومەتدا. لە کۆتاییەکانی ساڵی ڕابردووەوە گرژی و ناکۆکی هەردوولا گەیشتە بایکۆتکردن، کاتێ قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیران و تیمی یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کرد. ئەگەرچی لە بەهاردا و بۆ یەکەم جار قوبات تاڵەبانی و مەسرور بارزانی یەکتریان بینی و سەرنجام کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی هەردوو لە دەستیان پێکردەوە، بەڵام ئەمە خاڵی کۆتایی نەبوو، وەکو چۆن هەر لەو کاتانەدا زووم ئاشکرای کرد ناکۆکیەکانی نێوان هەردوو حەزبەکە کۆتاییان نەهاتووە و تەنها گۆڕەپانەکە گوازراوەتەوە. کاتێک حکوومەتی عێراق ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی دیاری کرد و کۆمسیۆنیش دەستی بە تۆمارکردنی لیست و هاوپەیمانیەکان کرد، ئیدی جوڵەی لایەنە کوردستانیەکانیش دەستی پێکرد. لێرەوە بەڕوونی ناکۆکی نێوان یەکێتی و پارتی زیندوو بووەوە، بەڵکەش بۆ ئەمە کۆبوونەوە یەک لە دوای یەکەکانی پارتی بوو لەگەڵ چەند لایەنێکی کوردستانیدا کە تەنها بانگێشتی یەکێتی نەکردبوو. پاش کۆتای هاتنی یەکێک لەو کۆبوونەوانە کەمال کەرکووکی بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک و گەرمیان لێدوانێکی هاوشێوەی بۆمبێک بەڕووی یەکێتیدا تەقاندەوە. کەرکووکی گوتی هاوپەیمانی لەگەڵ ئەو لایەنەدا ناکەن کە هۆکار بوون بۆ ئەوەی 16 ئۆکتۆبەر ڕوو بدات. بەرپرسەکەی پارتی ئەو لایەنەی با خیانەتکار ناوبەر. سەرباری ئەو لێدوانە توندەی سەرکردەکەی پارتی، بەڵام هێشتا یەکێتی لە کۆبوونەوەکانیدا لەبارەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە دوای یەکلیستیدا دەگەڕێت. ئەوان بە پێچەوانەی پارتیەوە وەکو سەرکردەیەکی حیزبەکەیان گوتی سانسۆر و هێڵی سووریان بۆ هیچ لاینێک نییە. هاوتەریب لەگەڵ جوڵەی حیزبەکان لە کەرکووک لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا یەکێتی و پارتی لە ماوەی 3 هەفتەدا دوو کۆبوونەوەیان ئەنجام داوە بەبێ ئەوەی هیچ بەرەو پێشچوونێکی هەبێت. 26 مانگی ڕابردوو یەکەم کۆبوونەوەیان کرد و بەبێ هیچ ڕاگەیەنراوێک کۆتاییان پێهێنا. لە نۆی ئەم مانگەشدا کۆبوونەوەیەکی دیکەیان کرد وەکو درێژکراوەی کۆبوونەوەی یەکەم. ئەم جارەیان نەوەک ڕاگەیەنراویان نەبوو، تەنانەت سەرۆکی یەکێتی بەبێ ئەوەی ماڵ ئاوایی لە شاندی پارتی بکات پیرمامی بەجێ هێشت. تووڕێی خۆی لە بەردەم میدیاکانیشدا نەشاردەوە گوتی یەکێتی هێزە، لەمڕۆوە هەرچیەک ڕوو بدات وەکو خۆی وەڵام دەدرێتەوە. ئەگەرچی باڤڵ تاڵەبانی لە نێو فڕۆکەخانەی هەولێردا داوای لێبوردنی لە شاندی پارتی کردبەوەی ماڵ ئاوایی لێ نەکردوون، بەڵام پاش گەڕانەوەی بۆ سلێمانی بەرەو بەریتانیا گەشتی کردو، ئەم جارەیان تونتر قسەی لەسەر حیزبە ڕکابەرەکەی کرد. باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە خانەی بیری چاتام هاوسی لەندەن کۆڕێکی ئەنجامدا. ئەگەرچی نەمیدیای فەرمی یەکێتی و ناخودی سەرۆکی حیزبەکە بە فەرمی قسەکانی نێو کۆڕەکەیان بڵاو نەکردوتەوە، بەڵام بەشێک لە ئامادەبوانی کۆڕەکە کە ڕۆژنامەنووسی کوردیشیان تێدا بووە، چیرۆکی قسەکانی تاڵەبانیان گێڕاوەتەوە. سایتی کوردستان تایمز کە نووسینگەکەیان لە ئەوروپایە بەشێکی قسەکانی باڤڵ تاڵەبانیان بڵاو کردوتەوە. ڕێنوار نەجم کە ئامادەی کۆڕەکە بووە راپۆرتەکەی نووسیوە دەڵێت باڤڵ تاڵەبانی ڕخنەی لە سیاسەتی پارتی گرتووە، خراپی دۆخی هەرێمی کوردستانی خستۆتە ئەستۆی پارتی و گوتوویەتی ئەوان هۆکارن بۆ شکست پێهێنانی دانووسانەکانی نێوانیان. ئەم قسانی باڤڵ تاڵەبانی لە لەندەن ڕاگەیەنراوێکی پارتی دیموکراتی کوردستانی بەدوای خۆی داهێنا و جارێکی دیکە گرژیەکان دەستیان پێکردەوە. باڤڵ تاڵەبانی ئاماژەی بەوە داوە کە سلێمانی لەلایەن پارتیەوە پشتگوێ خراوە بۆ یەکێتی ناچار بووە خۆی ئەو بۆشایە پڕ بکاتەوە. بۆ نمونە یەکێتی پارەی چاکردنەوەی بە شەناوخۆیەکانی زانکۆ و پارەی پاکردنەوەی شارەکەی داوە لە کاتێکدا ئەمە ئیشی حکوومەتە و ئیشی یەکێتی نییە.
گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە وەڵامی ئەمەدا دەڵێت دیارەیەکێتی بیری چووەتەوە زیاتر لەلایەن ئۆپۆزیسیۆنەکان کێشە و گرفتیان بۆ حکوومەت دروست کردووە سەرباری ئەوەی هاوبەش بوون لە حکوومەتدا. پارتی دەژڵێت لەمەدا یەکێتی هۆکاری سەرەکی بووە و ڕێگر بووە لە ئاوەدانکردنەوە و جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان تاوەکو دەگاتە بابەتی ئەمنیەت و دەست بە سەرداگرتنی داهاتی ناوخۆی پارێزگاکە و تەواوی ئەو سنوورە. ئەگەرچی سەرۆکی یەکێتی گوتوویەتی ئەمە یەکەم جار نیە یەکێتی و پارتی کێشەیان هەبێت بەڵام یەکەم جارە حکوومەت و دامەزراوە دادوەریەکان وەکو چەکێک لە دژیان بەکاردەهێنرێت. گوتەبێژەکەی پارتیش دەڵێت یەکێتی لە بیری چووەتەوە کە چۆن دامەزراوەکانی حکوومەتی فیدراڵی و دادگای فیدراڵی هێناوەتە ناو پرۆسەی حکومڕانی هەرێم و چەندە چارەسەری کێشەکانی بەو بابەتە ئاڵۆز کردووە. یەکێک لە ڕەخنەکانی دیکەی باڤڵتاڵەبانی ئەوە بوو کە پارتی لە بڕیارداندا مەرکەزی نییە دەستی چەپ نازانێت دەستی ڕاستچی دەکات. باڤڵتاڵەبانی لە کۆڕەکەی چاتام هاوسی لەندەندا چەند جارێک ئەوەی دووبارە کردوێتەوە کە دەستی تێکدەر لە نێو پارتیدا هەیە و ناوێت یەکێتی و پارتی ڕێک بکەون هەر کاتێکیش نزیک ببنەوە لە ڕێکەوتن بە لێدوانێک یاخود کارێکی تێکدەرانە هەموو شتێک دەگەڕێنەوە بۆ خاڵی سفر. لە وەڵامدا وتەبێژەکەی پارتی دەڵێت پارتی یەک مەرجەعیەت و یەک هەڵوێستی هەبووە و ئەوەی بڕیاری لێ دەدرێت جێبەجێ دەکرێت با دڵنیا بێت مەرجەعیەت و یەک هەڵوێستی پارتی لە هیچ وێزگەیەک نەگۆڕاوە و لە مەودواش ناگۆڕێت. ئاسوودە بن.